بحثك القيم ئێستاش دەرفەت بۆ کاک سیروان ئەحمەد کە کاک سیروان ئەحمەد شارەزای لە بواری هەڵبژاردنەکان جەنابی پێشووتر لە دەستەی باڵای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بووە. ئێستاش بەڕێزیان بەشداری ئەکات لەم دانیشتەی ئەم ئێوارەمە. زۆر سپاس سیروان ئەحمەدم، خوشحاڵم بۆی کە لەگەڵەوەیە دانیشتین گفتوگۆ لەسەر مەجالێکی کە لە بەردەممانایە ئێستا ئەویش هەڵبژاردنە. پێم خۆشە سەرتا باسی ئەوە بکەم کە هەڵبژاردن لەسەر ئاسی عێراق و هەروە ئەزموونی ئێران لە چی پێک دێت و ئاستەنگانەی کە لە بەردەممانایە و هەروە جوغرافیای انتخابات و ئەم سیستەمە نوێیی کە بۆ هەڵبژاردن دیاری کراوە. دیارە ئەزموونی ئێرانی عێراق پێکهاتووە لە 329 ئەندامی پەرلەمان لەسەر ئاسی عێراقا، لەسەر ئاسی گشتی عێراقا، لەمانە نوێیان 9 کەسیان 9 ئەندام پەرلەمانیان ئەمە هی پێکهاتەکان واتە کەبینەکانن. پێزیانی مسیحیەکیان دانەیەکیان لە هی سابئەیە، دانەیەکیان هی یەزیدی، ئەوە کەشیانی کوردی پەیدەی لە واسط. ئەوە شێوەیە دیار بوو هەڵبژاردنە ئەوەی کە بەشداریەکە لە هەڵبژاردنە 21 هاوپەیمانی لەسەر ئاسی عێراقا بەشداریەکە کە ئەم 21 هاوپەیمانیە 58یان لە 58 حزب پێکهاتووە، 21 هاوپەیمانی 58 حزب پێکهاتووە، و هەروە 109 حزبی کەش بەجیا بەشداریەکەن هاوپەیمانیان لە بەسوابانە. وەژمارەی کاندیدەکانش لەسەر ئاسی عێراقا 3249 کاندیدێ لەسەر ئاسی عێراق، ئەوانەی کە مثلا کاندیدی هاوپەیمانەکان 959 کەسن، هەموو هاوپەیمانەکان لەسەر ئاسی عێراقا مەی یەکێتی گۆڕایشەوە، هاوپەیمانەکانی کەش کای لەسەر ئاسی عێراقا 959 کەسن. مرشحی ئەوانەی کە لایەن کاندیدەکان کاندی کراوە لایەن حیزبەکانەوە کە نەچۆتە هاوپەیمانیەوە 1501 کەسن. مرشحی مستەقلیش ئەوانەی کە سەربەخۆ خۆیان هەڵبژاردووە کە بەشی زۆر ئێستا من لۆگۆ و وێنە و شتەکان لە بازاڕ لە شوێنە گشتەکان نابینم، 789 کەس وەکو سەربەخۆ خۆیان هەڵبژاردووە کە لە هەموو ئەمانەی کە باسمان کرد لەم 3249 کەسەی کە خۆیان کاندید کردووە 251 یاژن و ئەویکیان پیاون کە ژمارە دەکات 2990 کەس دەکات. دیارە ئەم سیستەمەی کە ئەم جارە لە بەردەممانە سیستەمی ئەمە زۆرینەی پێوترێ، یەکێکە لە خێزانی هەڵبژاردنەکان لەو خێزانایی کە هەڵبژاردنەکان بۆ هەڵبژاردنەکان دیاری کراوە. ئەم خێزانان 4 خێزانمان هەیە، مەسییانمانەیە و دانەی ژمانەیە لاوکیە، خێزانی زۆرینەمانەیە، خێزانی تێکەڵاومانەیە و هەروە خێزانی نوێرایەتی ڕژەیمانەیە. ئەمە وەروە خێزانێکم خێزان سیستەمێکەمانی پێوتێ سیستەمی گۆردا، ئەو لە یەک جەزیرەیەکە لەسەر ئاسی دنیا، لە یەک جەزیرەیەکە جەزیرەی ناوڕۆ لێ پێت ئەو سیستەمە. ئەم سیستەمی کە ئێمە ئەم جارە بەکاردێنین سیستەمی زۆرینەیە جیاواز لە سیستەمەکەی پێشوو، ئەمە ئەوەندەی لە هەڵبژاردنە ئەعتماد دەکاتە سەر شخصیەتی کاندید و کەسایەتی کاندید و عیلاقاتی کاندید و توێندەکانی کاندید لە ناو کۆمەلگایە، ئەوەندە عیلاقات ئەوەندە ئەعتماد ناکات سەرەوەی کە چ حیزبێک لە پشتی ئەم کەسایەتی وایە، لە پشتی ئەم کاندیدەوەیە. بۆیە ئەم حیزبە ئەم جارە شێوازی بانگشتە هەڵبژاردن و بە هەمان شێوە شێوازی دیاریکردنی کاندید لە حیزبە سیاسیەکان لە هاوپەیمانەکان ئەو کەسانی کە خۆیان بەشای سازان خۆیان کاندید دەکەن شێوازەکانی جیاواز دەبێت. شێوازی ئەم جارە جیاواز دەبێت لە دیاریکردنی کاندید وەروە لە شێوازی بانگشتکردنیش. بۆیە ئەمە لە هەموو ئەو سیستەمانەی پێشوو جیاواز پێشووتر سیستەمی نوێرایەتی ڕژەیمان بەکارهێنا، بۆ یەکەم جار سیستەمی داخرامان بەکارهێنا لەسەر ئاسی عێراق لە ساڵی 2005. دواتر سیستەمی ئەو قایمە مەفتوح محدودە بەکارهێنا، قایمەی کراوی دیاریکراوە مان بەکارهێنا. ئەم جارەیان ئێمە سیستەمی زۆرینە بەکاردێنان. ئەلم سیستەمە لە زۆر وڵاتی دنیا جێوەجێ دەکرێت، لەوانە لە ئەمریکا ئەم سیستەمە بەکاردێتوانە، بەڵام وەکو لای ئێمە نییە. لای ئێمە بۆ نمونە مەسەڵەن سمایی 5 بازنەیە، لە بازنەیەکی ڕەنگە 5 کاندید دەبێتەوە یا 5 کورسی بۆ دیاری کرابێت. لە ئەمریکا یا لە بەرتانیا لە شوێنەکانی کە لە زۆر شوێنەکەی دنیاە مەسەڵەن هەر بازنەیەک یەک کاندید یەک کورسی بۆ دیاری کراوە،
يكسك سركي والله مديرة العراق أم جارة عراق راوت الشاوسي بازي أفجار نوا إيش لسر لماي كوتاي جنان بو لبروي نفس سما شيء جوري هي كشي هويا كتو مثلا كوتاي جنان يكون تيادي عليكي كوتاي جنان وكوتاي كمين كان يبقى ماشي وا لبروي عادة مش معني لبروي فيها سالاريها تقدر بوشك زور كمان لا أصلي زور صبايا بويا أصلا بوي كجيش شايسين في دسو كامل الصابسين ديال اصلا الشاوسي بعضنا زوا بوي اللي هاد بعضنا كان سكيورتي دا ويز بعضنا سيكاس كابتنيه مو بعضنا كنسال اس عراق هان يز بعضنا سيكاس كابتنيه بو وي او لو برزيات النبيت كدسو ديالك الصابسين اكريج مثلا دوسج شكايات وانا والله بدي كواس كنت وانا والله بو حالتي بو اضعف الايمان كالير جنان رنگ دنگ نيا نسجل تو دم دام جات كيا بويا كتاو ديالي كلام ديالي اما بس على بازغان رجعتك كاوت في جغرافيا رجعتنا وهي جغرافيا رجعتني تشكا لو بارك القاني فراسي لا اما انا شي بكار ديالي انا اسلوبي يعني رشوني جغرافيا انتخاباتي بكاري ديالي بلام بشويش أكاديمي علمي بكار ماني أنا أحزاب سياسي كان دكايشان ونسل أسيد دول الشاون أواني كمشرع مقارن دان البرلمان أوانش أوان لبرسها ونقرتوا بو مثلا جغرافيا انتخابات من مكان شيء بو منا لوتين أحسن كي من لما رجعناها بو ياسر جاردن هو كان البرلمان تينا فري لبروتنا فري لبرو شوازي بعض كان شو بيت كتايج نال شو بيت كان شو بن أول شيء يقول لك شكان وهر بعضي كديارية كريم أم بعضنا شو بيت ولا أساسي نتوي بيه لسر أساسي جغرافي بيه لسر أساسي داري بيه لسر أساسي بيتوا يا أو شعور كان جواز بيت يا فيكو بيتوا يترموا تشجيع كل تشكان وتواتي لنا وتعني كتشجيع على سلوك وكركوك وموصل كمان تقلعي بيني نتوكانا هاي لبيني أين كان هاي يبرو زور هول دراب ويكا مثلا بعض كمان شرك كتوانا رازموني همون نتوقف كاتكاين تيدا برجسترد بو أبشرسان أو بو كمسا أبو شوي درجة أو كيساكاين بينهم يعني كان تقريبا الخلفية ساكو تبان في رازين رجع تبان السياز من هنديك حزب غونو بنار حتيب كاتوا حق خوش يعني أبري من وايد بينهم كاتبمان أم جاريان بشكل ما أفكاني في شيء بشكل مستكاني لناوسيت وهذا بشكل لدن كاين في روسيا أو بيوتي جغرافيا أفجادن جغرافيا أفجادن بشي تلاقي أفجادن الأولاد دا للرجال يكونوا دراسة كردن لبعض كان أفجادن دا أروى دراسة كردني كانديدا كان سجور كانديدا وسجور ديالي كده كوننا لا كان يعني لبر مش عايز في كاندي جازية أشياء رجع ترى ديش جا أتوين جايب كتوا مثلا أما تقمانا أما عربة أما كردة أما مسيحية أما أبو شوي يعني أتوين جايب كتوا رجع ساعات بيبو المكان بيبو هالكو بود من الكربكا مثلا من ناتو من الحيجية كبازي سي كرسية لو بازنية مثلا كاندي في كل بيت يعني ندق انتهاهية بس أويا شركي سزافة قنوز كم خيم البرواتو باري يزول الإعلام لبان شرف جانو كراني أسف كمو نزجش ناين أنزايمش مناقتو يا بود من لبازني دو كبازني كتكمان وعرب بيتلات تكل بازني تكل عوا لم بازنيش من ناتو عن مثلا شوي كرسية شوي كاندي دو بيتو أبي هو دم كاندي دو في حسب يقوم في بيجيكم لو ناسيشون أبي وشوي بيتو مش حاضيكية لويكا في المجال الجغرافية انتخاباته يبويا يما لكن مش الواكرة يعني هون ديك تماشاهم مثلا يجتي أو معني كرستان مي كلبيني يجتي قرانا يا من بماشي ومش يتعامل كذوا وننا باسي لبازني كاي كانديدي يجتي شو كانديدي مثلا لبازني جوا مثلا يجتي دو كانديدي باتي كانديدي لبازي سيابش إسلاك ما كان المعنية يعني إسلاك كانديدي اللي من لارك نقوليكا مش حالتي قبل هيك باسرك اللي كفوني بجغرافيا انتخابات وهو أروى أو هيك باسرك
پێویستمانە بەزانیاری وردێ لە جوغرافیای انتخاباتە لەسەر دانیشتوانی ئەو ناوچەیە ڕووی پێکهاتێنەوەی لە ڕووی ئاسی وشایی لە ڕووی ئاسی ئەوەی کە مەسەلەن بەژاریکردن لە ئاسی تەمەنا تۆ ناکرێتەوە بۆ نمونە ئەم بازنەیە هەفتای تەمەنیان لە 20 ساڵ یا لە 10 ساڵ بۆ 6 ساڵە تۆی باسی خانەی ئەمەی پیرپەکەوتە بەخێوانە بکەیتوە تۆ بێ باسیشی تەفیهی باسی ئایندە و باسی ڕوونی ژیان و باسی ئەوە بکەیت بۆی کە لە ئایندا چی دەست دەکرێت ینی تۆ مەسەل لە ڕووی بانگشە ڕانیشەوە ئەبێ مەسەل ئوسوڵی جیاواز بە پێی و جیاوازیان کە ناوچەکان دیاری بکەیتوە ئەمانە هەموو پەیوەندیان بە جوغرافیای انتخاباتەوەیە بۆ یەکەم جایش ئەم زانستە لای پیاوی فلسفە لای ئەندرێسی زەرفۆنەوە لێ دۆزراوەتەوە یا دانراوە یا بنیانراوە کە ئەوش ئێستا لە مەدرسەی فەڕەنسیەکانە بە باشی جوغرافیای انتخاباتە ناسێتەوە هەرچی ڕێی جیاوازێ لەسەر جوغرافیای انتخاباتش ئایا بەشێکە لە جوغرافیای سیاسی بەشی زۆریان پیان وایە بەشێکە لە جوغرافیای سیاسی بەڵام هەندێک خەڵکە لێن ئەوەندەی پەیوەندی بە کۆمەڵاسی و بە سیاستەوە هەیە ئەوەندە پەیوەندی بە جوغرافیاوە نییە ئەم حاڵەتەشێ لە جوغرافیای هەڵبژاردندا بەڵام بە شێوەی گەشتی مەسەکەم بۆ دێبن کە ئێمە وەکو نەتەوەیەک یا وە بەعزە سیاسیەکان کوردستانە کار دەکەن زۆر باشە ئێتمانی زیاتر بەم بوارە بدەن بۆ ئەوەی هەم لە زۆری کاندەکە هەم لە شوازی بانگشتەکە هەم لە زۆری لە چۆنێتی بە سێنای زۆرتی کورسی ئەمە شوازە دەزیێتوانە تۆ بێم لایەنە فەرمیێنی پێشرا بگریت وی کە زۆرترین کورسی بەدەستبێنیت من ناکرێت لە ناوچەیە کابمێ زۆرترین کورسی بەدەستبێن بۆ نمونە زۆربەی خەڵکی بەژایی ناکات و من بێم کۆمەڵی شیان باسکەمانە کە لە پێش شا تاقیکراوێتەوە کە ڕاستبوونم ئەمەش حاڵەتێکە ئەو ڕزان وەختانەوە دوو دەقە باشە بەرە سەگان بە شوێی گشتی باسێکەمەوە شوێی گشتی باسی بەرزەکانەکەم ئەو بەرزستانی کە لە بەردەم پرۆسیە بژاردایە وەزی ئەمنیە ئەو وەزی ئەم دوکوانزاری سەر ئاسی عێراقوانە مەسەلەن میشانەی لە جنوبی عێراق و داعش لە وەسەتی عێراق و هەروە ئێمەش لە کوردستانە جێشەی بەرکە و جێشەی تورکیا و داخڵاتی ئەوانمان هەیە و هەروە وەزی سیاسی یاڵی سیستمی سیاسی لە وڵاتی ئەستەوەکی خراپە پێ نەگەیشتووە کامڵ نەبووە وەزی سیاسی ئێمە لەسەر لە عێراقەوە شەوی گشتی ئێمە ئەوانەی کە پلانیان لەگەڵداگە دەکەین وەکو پلانەکە نامینین وەکو نێار تەماشایەکە وەکو دوژ تەماشایەکە وەجێکە لە ژێژەکانمان کەیسی تیاشێنین بەتایبەتی ئێستا لەسەر ئاسی عێراق ئەمە زۆرە ئەم لەبین پێکاتەکان هەیە و هەم لەبینی ئەحزاب سیاسیەکان هەیە لەسەر ئاسی دەگەن دێواشەکان هەیە نێوان کوردایە و لە نێوان سونەکانی شای باباشی مثلا سیستم مثلا نمانی اجتماعی دەکرێت بە حزب سیاسیەکان مثلا ئەمەیەکێکە لە ئاسەکە زۆر گەورەکان ڕێژەی بەرژاری ئەم جارە زۆر کەم دەبێتەوە ئەبرۆی حزب سیاسیەکان متمانەیان بە عەفو دەنگ دەران متمانەیان بە ئەحزابی سیاسی نەماوە لەسەر ئاسی عێراقە لە جنوبەوە بیگرێ لە خوا بگرێ ئەڵێ تازاخۆ بۆ شوێنە مثلا لەوە پێش مثلا ئێمە شەشمین هەڵمەتی هەڵبژاردن و دورەی انتخابیە کاسی نایەوە لەم شەشەمین جارە ئێمە هەموو جارێک کۆمەڵی بانگشەمان کردووە مثلا هیچێک لە هیچەکان نهاتووە لە کاکە من مثلا بەناوەکەم نەما بۆ هەڵبژاردن 100 خاڵ بووە لە بواری سیاسیەوە اقتصادی ئەمە بووە وڵایەتی ئەمە بووە تەفیهی ئەمە بووە خزمەتگوزاری ئەمە بووە مثلا 50 پێشوەزیە کراوە 50 پێشوەزیە کراوە لەبەرەوە هۆکارانەیە دوو سێ چوار هیچ سیاسی ئەمە نەکردووە ئەماری نەکردووە ساڵێک لەبەرەوە دەنگدەر متمانەی بە هیچ سیاسی نەماوە یعنی ئەوەیەکە داوێ هەمومانەوە واقع بزانین دەنگدەرکە متمانەی بە سیاسی ئەمە شاسەیەکە لە ئاسەکانی ڕێژەی بەرژایی وەزیر کەم کاتەوە ڕاستە ڕێگە لەجێگە وەڕەکانی چۆتۆبوس نەکات بەڵام ئەمش بەبەستێکە لە بەرزەکان و وەروە سیستەمی هەڵبژاردنەکە سیستەمێکی تازەیان سیستەمە سیستەمی هەڵبژاردن سیستەمی ئەم سیستەمی مەکانمانە سیستەمێکی تازەیە نوێیە کەوتی تەرجمانەیە دەستپەت جەمان لەگەڵا دەرم نەبووە و نازانین چۆن تەعامل لەگەڵا بکەین ئەمە شتێکە لە چێشتەکانی کەمان کاندی چۆن بانگشە بکات چۆن بتوانین کاندی سەر بکەین لەسەر تاشەوە نەماتوانیوە شێوازی کاندەکان دیاری بکەین بۆ نمونە لە کەرکووک لە بازەی دۆرەی پێشکورسی کوردی بۆ نمونە دوو کەس لە 10 دیاری کراوە کەرکووک شارە یعنی کەرکووک شارە لادێ نییە لادێشی بەسەرەوە نییە
شانسیە دوو کەس عشتی دیاریکراوە کە عشتەکانی لە دیەکانی ژانیە باسی ئەو کارەکە بەزاکی تەکنۆلۆژیای انتخابات گرفتێکی گەورەیە لە بەدەنگ هەیە تەکنۆلۆژیای انتخابات تەکنۆلۆژیای انتخابات والله بابەتەکەی کاکسیبان بەڕاستی